کۆمەڵی ئیسلامی کوردستان کە یەکێکە لە حیزبە سەرشتیەکانی کوردستان و خاوەنی 7 کورسی پەرلەمانی کوردستانە لەم کابینەیەدا بڕیاری ئۆپۆزیسیۆن بوونی داوە، بەڵام دەیەوێت بە جۆرێک کار بکات چۆن لە ڕابردوودا کە لە ناو حکوومەتیان لە دەروی حکوومەت بوو جێگای ئومێدی خەڵک بوو، لە ئێستاشدا بەم جۆرە کار بکات و بەردەوام پێشەنگاتی خەڵکی ناڕەزایش بکات. شار بێ و خاوەن هەڵوێستیش بێ. ئەم خاوەن هەڵوێستی ئێستا لەم قۆناغا پێویستی بە ئەوەی هەیە سبەینێ کاکە مافی پێشێکرا مافەکانی درا بێتە سزادی نەڕاتویانی بە شویش مەدەنیش بەڕاستی. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش لە پەرلەمانی کوردستان پێی وایە لەم پرۆژەیان هەنگاوی یەکەم پێویستیان بە هۆشیاری شەقام و کۆمەلگایە، دەشڵێت هیچ ڕژێم و سیستەمێکی خراپ ناگۆڕێت تا ئەو کاتەی خەڵک قبوڵی بێ لە بەرامبەر ستەم و ناعەدالەتیەکاندا بێدەنجی هەڵبژێرێت. هیچ ئۆپۆزیسیۆنێکیش ناتوانێت دەنجی بەرز و پشقایم بێت تا ئەو بێدەنجیە نەشکێت و دیواری ترس و بێدەنجی نەڕوخێندرێت. بوونی ئۆپۆزیسیۆنێک بەهێز یەکەم پەیوەندی بە هوشیاری تاک و خەڵک بەگشتیەوە هەیە بە تابەتی خەڵکی ناڕازی و هەر خەڵکی کە لەم هەرێمی کوردستانە ئەوەی کە لەگە دەسەڵاتیش بووە کە مافی پێشێلکراوە مافی خۆی کاکە مافی نەوەکانی مەسەڵێنی تا ئێستا و خەڵک بە مافە ئاساوی یاسایەکانی خۆی نەگەیشتووە. پاشانیش بەڕاستی دەبێت ئەو هێزە ئۆپۆزیسیۆنەش پێشەنگ بێ و حەقیقەتەن بە جورئەتیش بێ و ئیقدامیش بکات بۆ ئەوەی ئەو مافە یاسایی و ئاسایانەی خەڵک دەسەڵات ناچار بکە هەمیشە لەسەر سەری بێ بۆی کە جێبەجێ بکە. بوونی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز وا دەکات کە حکومڕانێکی باشتر هەبێ، دادگەری زیاتر هەبێ و مافەکانی خەڵک زیاتر جێبەجێ بێ و لە قازانجی خەڵکیشە و بێگومان لە قازانجی دەسەڵاتیشە. ئێمە وەکو سەرەتاش باسمان کرد لەو ڕۆژێک کە ڕامانگەاند کە ئێمە ئۆپۆزیسیۆنین، ئۆپۆزیسیۆنێکی پشتیوان بەخوای گەورە بە جورئەت و نوێنەرێکی ڕاستەقینەی خەڵکی خۆمان دەبین و ئۆپۆزیسیۆنێکی چاوتیژیش دەبین بەسەر دەسەڵاتەوە. زیاتر لە چارەگە سەدەیەکە دوو حیزبی دەسەڵاتدار سەرجەم جونگەکانی هەرێمی کوردستانیان قۆڕق کردووە و ئامادەش نینە بچووکترین مافەکانی هاوڵاتیان دابین بکەن ئەگەرچی لە بەرنامەی کارکردنی هەموو کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێم باز لە خۆشگوزەرانی و دەستەبەرکردنی مافەکانی هاوڵاتیان کراوە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت سیستەمێک کە ناعەدالەتی و گەندەڵی و قۆڕقکاری و چەوساندنەوەی بەرهەمهێنابێت بۆ چاکسازی ناشێت بەڵکو پێویستی بە بنکۆڵکردن و گۆڕینە. عەقڵەتی حکومڕانی هەرێمی کوردستان عەقڵەتێکی دواکەوتووە، عەقڵەتێکی قۆڕقکاریە، عەقڵەتێکە کە فەرموو ئەمەی بەرهەمهێناوە، یعنی نەعەدالەتی بەرهەمهێناوە، گەندەڵی بەرهەمهێناوە، چەوساندنەوەی تاک و کۆمەلگای بەرهەمهێناوە، بێسەرەوبەرەی لە وڵات بەڕێوەبردننی بەرهەمهێناوە، قەرزاریەکی زۆر کە هاتوتە سەر حکوومەت و ئەم خەڵکە بەرهەمی هێناوە. بۆ ئێمە بەڕاستی عەقڵەتێکە و حکومی بەسەردا دەدەین چکە ئەوە 29 ساڵە 30 ساڵە ئەم زۆرە حکومڕانیە هەیە. بەڵام ئەوەی کە ئێستا دروست بووە بۆ ئێمە بەڕاستی گەشتبین نین چونکە هەمان عەقڵیەتە ئەم حکومڕانی و سیستەمی حکومڕانی و ئەم شێوازی حکومڕانی دەبێ بگۆڕێ ئەمڕۆ یا بەیانی. بنەمای کارکردنی کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنەکانی لە پەرلەمانی عێراق و کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان لە ماوەی ڕابردوودا بریتی بووە بە باش بڵێن باش و بە خراپیش بڵێن خراپ. لە ئێستاشدا کۆمەڵ تاکید لەو بنەمایە دەکاتەوە بۆ کارکردنی لە داهاتوودا دەیەوێت کاری ئۆپۆزیسیۆن بوونیشی لەسەر بنەمای زیاتر خزمەتکردنی خەڵک بکات و ئەو تێڕوانینە خراپەی کە دەسەڵات بۆ ئۆپۆزیسیۆنی هەیە کە بەردەوام بە دوژمنی خۆی دەزانێت نەیهێلێت و دەسەڵات تێبگەێنێت کە ئەوان کار بۆ ڕاستکردنەوەی لاریەکانی حکوومەت دەکەن نەک دوژمنداری. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.